داگیرکردنیان ماوەیەکی پێچوو بۆیە لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەت بوون بۆەوەی ئەم تۆمەتبارانە دەستگیر بکرێن. من بەبیری بەڕێستان هێنم و بۆ ڕایگشتی جارێک تریش دووبات یەکەمەوە ئەم بەڕێزانە لە کاتی فەرمانی ڕسمی خۆیانە چوون بۆ ئەوەی بەرەنگاربوونەوەی بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنان، یعنی ئەم دۆسێ ئەم مەفرەزەی پۆلیسە نەچووە بۆ دەستگیرکردنی تۆڕێکی تیرۆریستی یاخود مافیایەکی مخەدەرات، چوون بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنان. من حەزەکەم ئەمە لە بینی دوو قەوسا ئەم قسەیە ئەەکەم، یعنی ئەوەنە ئەمان بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنان لە وڵاتی ئێمە بەداخەوە ئەوەنە قورس بووە کە تاوانێکی وا ڕوویە لە هەرێمی کوردستان و شاری سلێمانیا. بۆیە جارێکی در ئەمە زەنگێکی خەتەر بوو، زۆر جێگەی داق و بەڕاستی ئەو کارە ساتەی لێ قەوما و گیانی نەقیب محەممەد شاد بوو و تایە کۆچی دوایی کرد و هاوڕێکانی و هاوکارەکانی بریندار بوون، کاک ئارام و کاک ئاکام و هاوڕێکانی تریان بەداخەوە کارەساتێکی وای لێ قەوما. بۆیە ئیمڕۆ دادگا پاش دانیشتنی دادگایکردن بڕیاری خۆی دەرکرد بە پێی مادەی 406 بڕگەی 1 ئەلف زاحە و بە پێی مادەکانی 47 لە یاسای سزادانی عراقی ساڵی 1969 بە لە سێدارەدانی تۆمەتباری سەرەکی لە کەیسەکەیە و سزادانی دوو تۆمەتبارەکەی تر لە دۆسیەکەیە بە سزادانی هەتاهەتایی و ماوەی 30 ڕۆژی لە بەردەمایە بۆ ئەوی هەر لایەنێک ئەم بڕیارەی بەدڵ نەبێ ئەتوانێت تانەی لێبا و هەرچەنە دۆسیەکە خۆی بە تیلقایی ئۆتۆماتیکی خۆی ئەچێ بۆ دادگای تەمیزی هەرێمی کوردستان بۆ پێداچوونەوەی لەبەرەوەی سزاکە توندا ئەو سزا توندانش خۆی بێ بە پێی یاسا چێ بۆ دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان. زۆر سپاستانەکەین جارێکی تر دەستان خۆش بێ، هیوادارینم کارە سادەی کە ڕوویا بەرامبەر بەم خانەوادە بەڕێزانە جارێک تر دووبارە نەبێتەوە. سوپاستانەکەین، ئەرکتان کێشە، هەر پرسیارە شتێکیشتانە بێ لە خزمەتانە. ئەمە زۆر ئاساییە، یعنی دادگایکردن بەڕێزان ئەبێ ئەمە بەلامان شتێکی ئاسایی بێ، ئەوە نییە دادگایکردنی دادپەروەرانە ئێمە لەگەڵ ئەوان وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بەڕاستی هیچ بەلەپەلێ نەکرێت لە دۆسێ و لە سزادانەکانی کە دادگا دەریەکە. ئەبێ پارێزەرانی بەرگریکار لە تۆمەتبار بە هەر تۆمەتێک بێ ئەبێ دیفاعاتی خۆیان بکەن، قسەی خۆیان بکەن و دادگاش گویان لێ بگرێت. دیار ئەوانیش چەند جەلسەیە کە توانم بڵێم بە هۆکاری ئەوە بوو کە ئەوان چەند دیفاعاتێکیانە بوو، چەند داواکارییانە بوو دادگا بۆ وەڵامدانەوەی دۆسیەکانی ئەوان و لە کاتێکا کە باری تەندروستی پارێزەرەکەیان باش نەبوو زۆر ئاسایی بوو بەلای ئێمەوە کە دۆسیەکە دوای دەدانیشتنی دادگایکردن دانرا بۆ دادگایکردن. سوپاستانەکەین. ئامینە خانجان فەر ئەو زانە چیە لەکەنە وەرزان زانە چی پرسیارەکەتان چییە چیتانە دایگرن چیتانە بەڕێزان چکە هیلاکە بەڕاستیان بڕارەکەی دادگام زۆر پێخۆش بوو، وەم زانێت هەمە زیینی بۆتەوە، بەڵام دوانیانم پێ ناخۆش بوو. حەزمەکە دوانەکەی کەس بوو ئەوەکەی تریان ئیدام بووایە تێگەی چووکە زۆر داخی کردەوە بە دڵمانە ماڵی وێران کردی کوڕی لە ناو بردم پیاوەکەمان گیانەیە لە تاوە ئەو تا نەهاتۆ بۆ دادگا هەشدانە مانگە کەوتۆ لەسەر جێگە ئیتر چی پێم خۆش بێ ئەوان حکم بیرن هەر قەڵەوە بن لە کوچنە چیان لێ دەستی پەیامێرەکان نەمووی خۆش بێ سوپاستانەکەم لەشتان ساغ بێ 2 ساڵ 6 ساڵە ئێوە لەگەڵ ئێمەیان ڕەبی خوا لە بەڵا لاتانە ڕەبی خوابتان پارێزێ هەر کەسێ چاکەی لەگەڵ ئێمە کردبێ با هیلاکی نەکەین ئامینەکان بەخێر بێ بڕیارەکەی دادگا لە سەرێکەوە دڵخۆشکەرە کەتیایە یەکێ لە سێ تۆمەتبارەکە لە سزای لە سێدارەدانی بۆ دەرچوو، بەڵام سەبارەت بە دوانەکەی دیکە و ئەوەی کە ئایا تا چەند شایستە ئەو سزایەن ئەوە بابەتێکە لە ئێستادا نامانەوە قسەی لەسەر بکەین. ئێمە وەک خێزانی شەهید نەقیب محەممەد ئەم هەڵسەنگاندە بەجێ دەهێڵین بۆ تیمی پارێزەرانی خۆبەخش کە بەم زوانە بڕیارە کۆ ببنەوە. ئەگەر ئەو بەڕێزانە بە پێویستی بزانن تانە لە بڕیارەکە بدرێت ئەوە بێگومان ئێمە لەگەڵ پێشنیارەکانی ئەو تیمە دەڕۆین. سپاس.